سێی ئابی 2014 ڕۆژێکی شوم بوو بۆ سەرجەمگەلی کورد بەگشتی و برائێزیەکانمان بە تایبەتی. بەڵام مای خۆشحاڵیە ئەوڕۆ لە پەرلەمانی کوردستان بە کۆی دەنجی هەموو فراکسیۆنەکان پرۆژە یاسای ناساندنی سێی هەشتی 2014 بە تاوانی جینۆساید ناسێنرا لێرەوە پیرۆزبایی لە برایەزیدیەکانمان نەکەی. داوا لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە ڕێگەی خۆیانەوە هەماهەنگ لەگەر حکوومەتی ناوەن هەرچی ماف و ئیمتیازاتی برایەزیدیەکانمانە لە کارەساتی شەنگال کە ئەو کۆمەڵکوژیە بەسەریان داهات قەرەبوویان بکاتەوە لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە. دیارە برایەزیدیەکانمان ئەو سێی ئاب یەکەمین کارەسات نەبووە بەڵکو 1970 کارەساتە لە مێژوو بەسەر ئەو برایەزیدیانەمان دادێ. هیوادارم هەموو گەلی کورد بە تایبەتی وا بکەن ئەو کارەساتە لە سەرشانی برایەزیدیەکانمان کەمترکەنەوە. ئێمە وەکو وەرچی سەرشانی خۆمان لە پەرلەمانی کوردستان توانیمان ئەو تاوانە بە جینۆساید بناسێنین و ئەو تاوانە لە سەرشانی ئێزیدیەکان کەمتر بکەینەوە. ڕۆژێکە وەکی ئیرۆدا بەری 5 ساڵە لە 2014 کۆمەلگەها ئێزیدی دەڤەرە شنگارێ ڕووبەری کۆمکوژیە جینۆسایدی بوژلایە تیرۆریستێن داعشێن هۆڤانە. لەوێ ڕۆژا پڕی خەمگین سەرخۆشیەلی کەس و کارێن قوربانیên جانگۆریên بێ جینۆسایدێ بکەین ولخۆ و هەموو کۆمەلگەها ئێزیدی بکەین. دەرئەنجامێ vê کۆمەلکوژیê ku تراجیدیا çerxê 21 bû hezara cangorî bûne qurbanî û bi tir ji 6500 ji jin û zarok û zelama kefne destên wan tîroristên Daeş de û hatine revandin. Heştî gorên bi kom li piştxwe hêlan. 68 ji mezargeh û cihên pîrozên me êzidiya hatine herifandin û peqandin. û ji egerê vê cînosayîdê 360,000 kes ji xelkê me aware bûn û hetanoka di jiyaneke sext û dijwar de di kempa de diborînin û çavereyî vegerandinê ne bo cihên xwe lê bê umêd bûyne ji berbar û doxê siyasiyê vê dawiyê. Her ji egerê vê cînosayîdê û bê umêdiya xelkê me yê êzidî 20 sedê koç kirîne bo dervey welatî.